ئاویناواری زەڵمە لە هەورامان و لە ڕۆژانی جەژنی ڕەمەزانی پیرۆز ڕێژەیەکی زۆر گەشتیاری ناوخۆیی و باشوور و ناوەڕاستی عێراق هاتوونەتە ناوچە گەشتیاریەکە کاتەکانیان لە کەشێکی جیاواز و دڵڕفێندا بەسەر دەبن. ئاوهەوایەکی سازگارە لە ئیسا لەم فەسڵە ئەتوانم بڵم ساردە بەڵام لە هاوینە ئاوهەوایەکی فێنێکی زۆر خۆشی هەیە سروشتێکە حەزەکەی هەر بمێنیتوەتە بەڕاستی بێزار نابی لێ ئەمە سروشتێکی جوانم سەرچاوی زەڵم وڵی لە گەرمیان هاتوین بەڕاستی شوێنێکی خۆشە هیوادارم لەلایەنە پەیوەندیوارەکان ئاوڕێکی لێ بدەن و جادەوبانەیە چاکەن خزمەتگوزاری سیاو بکەن. نبارك الأمة الإسلامية والعالم الإسلامي. پیرۆزبایی جژنی پیرۆزی ڕەمەزان لە ئومەتی ئیسلامی و جیهانی ئیسلامی دەکەین. ئێمە هاتوین بۆ سلێمانی بۆ ئەحمەد ئاوا بۆ ناوچەیەکی جوان و سروشتی خۆش کەشوهەوا سارد و خۆش و سروشتیە هاتوین خۆشی وەرگرین و فشارە دەرونیەکان لەسەر خۆمان کەم بکەینەوە. من الضغوطات النفسية والعمل الشاق ونغير جو إن شاء الله. والله احنا جايين من ديالى. ئێمە لە دیالەوە هاتوین بۆ سلێمانی هاتوین بۆ ئەوەی ئەو دیمەنە جوان و تافگە جوانانە ببینین. الحلوين مثلكم. ساڵانە لە بۆنەکاندا بە تایبەت جەژنی ڕەمەزانی پیرۆز و قوربان ناوچە گەشتیارەکانی پارێزگای هەڵەبجە هەزاران گەشتیار بۆ خۆی ڕادەکێشێت. لەگەڵ زیادبوونی ڕێژەی گەشتیاریشە ڕێژەی گەشتیاری بیانیشمان زیادی کردووە ساڵانە هاتنی گەشتیار بۆ ئێرە گەشتیاری بیانی زیادی کردو هۆکارەکەشی بۆ ئەو کارە سات و مرگەساتی کیمەبارانی هەڵەبجە یەکێکە لەوانەی کە ئەچێتە بابی گەشتیاری ڕەشەوە ئەمە یەکێکە لە هۆکارەکانی دیکەش وەکو فیستیڤاڵی هەنار و زۆر بابەتی تریش هۆکارن. بەپێی زانیاریەکانی پەیام تەنیا لە ڕۆژانی جەژنی ڕەمەزانی پیرۆزدا نزیکەی 20,000 گەشتیار سەردانی ناوچە گەشتیارەکانیان کردووە. ئەمە لە کاتێکدایە لە پارێزگای هەڵەبجە زیاتر لە 36 ناوچەی گەشتیاری هەیە و گەشتیارانیش دەڵێن پێویستە گرنگی زیاتر بە چاکردنی ڕێگاوبانەکان و کۆنتڕۆلکردنی نرخ و کاڵا و شمەکەکانە و ناوچانە بدرێت خزمەتگوزاری باشتریان بۆ دابین بکرێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هاوینە هەواری زەڵم لە هەورامان.